کامێراکانی خاڵ بۆ خاڵ بە شێوەیەکی ئەزموونی بۆ ماوەی 3 ڕۆژ لە نێوان سلێمانی بۆ قەزای چەمچەماڵ خرانە کار و بڕیارە لە ڕۆژی چوارشەمەی ئەم هەفتەیەوە سزای تیژڕەوان و سەرپێچی کاران وەربگیرێت. لە ڕاگەیەندراوێکدا بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی ئەوەی ئاشکرا کرد و ڕاشی گەیاند 24 کامێرای تۆمارکردنی تیژڕەوی لە نێوان تاسڵوجە بۆ بازگەی بانیمەکان بە شێوەی خاڵ بۆ خاڵ جێگیر کراون و داوا لە شۆفێران دەکات پابەندی خێرایی دیاریکراو بن. شۆفێرانیش لە خستنەکاری کامێراکان نیگەران نین، بەڵکو دەڵێن حکومەت هێندەی گرنگی بە دانانی کامێراکانی تۆمارکردنی تیژڕەوی دەدات، نێو هێندە گرنگی بە باشترکردنی شەقامەکان نادات. والله ڕێگاوبانەکان هەتا بڵێ خراپن، ڕێگاوبانەکان تازەیە، ڕێگاوبانەکان قەڵەباڵخە بڵێ بۆ ئەوە قانجازی خۆیانی تایە و قانجازی ئەو کەسی تایە کە دایەنێت هی ئەو کۆمپانیایە، بەس ئەمە چونکە قانجازی هەموو میلەتی تایە ڕێگاوبانەکان لاقی ناکەن. نەوەڵی هیچ ڕێگاوبانێن نییە، ئێستا من قیر و ژینگەم لێ ئەسەنێت، تیژڕەوی هاتۆتە سەری، هیچ ئەمانێک نییە لە جادێ. ئێبراکەم ئەو بۆ خۆیانە، خۆ بۆ فەقیر و هەژار نییە. ئەگەر بۆ فەقیر و هەژار بۆیە بەخوانیانە کرد، هەمووی بۆ مەسلحەتی خۆیان. بەشێکی دیکە لە شۆفێران دەڵێن حکومەت تەنیا بیری لای کۆکردنەوەی داهاتە و سەلامەتی هاوڵاتیان و شۆفێرانی لا مەبەست نییە. بەو پێی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ کەمترین هێمای دیاریکردنی ڕۆیشتنی لەسەر شەقامەکان جێگیر کردووە. والله تر حکومەت هەر بسەر جیرفانی یعنی چاوی لە جیرفانی خەڵکە و فەقیرە و شتەکانی زیاتر بۆ فەقیرە بەڕاست. ماوەی چەند 15 ساڵ لە بەریتانیا ژیم، ئەو لە وڵاتانش کامێرە هەیە و بەم شێوەیە نییە، بەڵێ بەم شێوەیە نیە ینی ئەو کامێرانە هی حکومەتی هەرێمی کوردستانە هەیە کۆمپانیەکانە یەکەتی تایبەتە، ئەڵێن ئەو کامێرانەی کەتی تایبەتە بەڵام خۆ بەچی حکومەتیشی تیا هەیە، ئەوە گومانی تیانە. ئێمە خۆمان سایەقین ڕۆژانە ئیشی نەفەرا دەکەین بەم ڕێگەوبانەی هاتوچۆەکەین، ناتوانین نەفرێک لە کاتی خۆی بگەین نەجێ خۆی بۆ لەبەر هۆکاری کامێراکان. هەیە ئیشی عەجەلەی هەیە، هەیە چ بۆ دەوامێک یاخود خوانە خواز نەخۆشێکی هەیە. ئێمە نابێت لە قیاسی خۆمان ئەبێ کەمتر بڕۆین زیاتر نەڕۆین. ڕدۆخی ڕێگەوبان ئەوەیە کە ئەیبینیت لە زۆر جێگای ئێستا ناتوانین یعنی بە نمرەسێکەش تەواو بڕۆین، بەڵام زۆر شوێنیشی هەیە باشە، ناتوانین دانی چاک و خراپەکان هەمووکو یەک تەوازن بکەین. خێرایی شەقامەکە لە 60 کیلۆمەتر لە سەعاتێکدا دەست پێ دەکات و تا 100 کیلۆمەتر لە هەندێک ناوچە بەرز دەبێتەوە. بڕیاری شەڕێگاکانی سلێمانی بۆ پارێزگای هەڵەبجە و سلێمانی بۆ کەلار بە هەمان شێوە کامێرای جێگیری خاڵ بۆ خاڵی لێدا بنرێت. وشێر محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.